بەکار بۆ وازهێنان لە گوناه و تاوان. خاڵی 22 پڕکردنەوەی کاتی دەستبەتاڵی و فەراغ. برای ڕێزدار و خۆشەویستم، خوشتی بەڕێزم، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسسەلام دەفەرمێت: نعمتان مغبون فيهما كثير من الناس الصحة والفراغ. دەفەرمێت دوو نعمەت هەن، دوو بەخشش هەن کە خوای پەروەردگار لەگەڵ ئێمەی مرۆڤی کردووە. یەکەمیان تەندروستی، دووەمیان کاتی دەستبەتاڵی. بەڵام بەداخەوە زۆربەی مرۆڤەکان لەو دوو شتانە کەڵک وەرناگرن، لێی بەهرەمەند نین و بەڵکو لێی زەرەرمەندن. بۆیە برای ڕێزدارم، هەوڵدا کاتە فەراغەکانی خۆت، کاتی دەستبەتاڵیت بە شتێک پڕ بکەرەوە. ئەو شتە چ سوودی بۆ دینت هەبێتن یان بۆ ژینت، بۆ کاروباری دنیات یان بۆ دینت. هەوڵدە کاتەکانت پڕ بکەرەوە، چونکە پڕکردنەوەی کات بەڕاستی پێویستە کاتەکانت پڕ بکەیەوە. کاتەکانت بە شتێکی حەڵاڵ، بە هەر شتێکی حەڵاڵە. ئەو شتە حەڵاڵە یاریەکە، وەرزشێکە، یاخود سەردانێکە، یا هەر شتێکی ترە. هەوڵدە کاتی دەستبەتاڵیت پڕکەیەوە بەو جۆرە شتانە. واتە ئاساییە ئەگەر شتەکە لە سنووری حەڵاڵدا بێتن، لە سنووری شەرع دەرنەچێتن، پڕی بکەرەوە. چونکە مانەوەت بە دەستبەتاڵی، کاتێک کە تۆ دەستبەتاڵی، شەیطان دێت دەرفەتت پێ ئەداتن. بەڵێت تۆ دەرفەت بە شەیطان دەدەی، دەرفەتی ئەوەی پێدەدەی کە وەسوەسە بخاتە ناو دڵتەوە، وەسوەسە بخاتە ناو دڵتەوە بۆ کردنی گوناه و بەدواکەوتنی ئارەزوەکان. بۆیە برای ڕێزدارم، خوشتی بەڕێزم، تا پێت دەکرێت کاتە دەستبەتاڵەکانت هەوڵدە لەگەڵ برایەکی ئازیزت، لەگەڵ دەستە خوشکێکت، خوشتی ئازیزم، هەوڵدە کاتەکانت پڕ بکەیەوە. ئەگەر نا خۆت سەرقاڵکە، کاتەکانت بە شتێکی بەسوود، بە کارێکی بەسوود بڕبکەرەوە. کاتەکانت ڕێک بخە، تەنزیمی بکە. هەوڵدە ئەولەویات با لە کاتەکانتدا هەبێتن. ئەگەر نا هەوڵدە کاتەکانت بە عیبادەت و زیکری جۆرا و جۆر پڕ بکەرەوە. جارێ بە نوێژ، جارێ بە ڕۆژوو، جارێ جۆرە زیکرێک، جارێ بە قورئان خوێندن. هەوڵدە با کاتی دەستبەتاڵت نەبێت، با ئەوەندە کاتت هەبێتن و با ئەوەندە سەرقاڵ بیت، کات نەبێتن بۆ سەرقاڵیەکانت. کەواتە ئەمە گرنگە. اینجا تۆش خوشتی بەڕێزم، بەڕاستی ئەوە بزانە کەوا فەراغ و دەستبەتاڵی هۆکارە، بیدایەتە، بەڵێ سەرەتایە بۆ بزربوون، بۆ لە ناوچوون، بۆ لادان. بۆیە هەوڵدە کاتەکانت پڕ بکەریەوە.